واقعێک تووشمان وە دەبێت ئێمە بەپێی ئەو واقعات تەعامل لەگەڵ هینەکە بکەین بەڕاستی و دەبێت دەست بەجێ ئێمە هەوڵ بدەین پەیوەندی بکرێت بەلایەنەکانەوە لە ڕێی عیلاقاتی ئەم حیزبانەوە پەیوەندی بکرێت بەڵام ئەگەر ئەم برادرانە هەر سوور بن لەسەرەوەی نەخێر ئەمە وتەبێژەکە دەبێت قسەی ئەخیری وتەبێژەکە بێ و نەخێر قسەی ئەخیر دەبێت سەرۆکی حیزبەکە بێ و بەڕاستی ئێمە ناگەینە هیچ نەتیجەیەک وە دەکرێت دیسان ئێمە تەماشاکەر بین بەڕاستی بۆی چارە نووسمان لەمەش خراپتری لێبێت من کەسێکم کە ئەگەر بەتەنیا بزانم هیچ کەسێک ئامادە نییە بچێت دانووسان بکات لەگەڵ بەغا بۆ ئینقازکردنی ئەوەی ماوە ئەگەر بەتەنیا با بۆ خۆم دەچم دانووسان دەکەم لەگەڵ بەغدا ئەگەر ئەم برادرانە کەس نییە هیچ دەموچاوێک نییە بچێت بۆ بەغا وەکەوەی ئێوە باسی دەکەن یاخود ئەم دەموچاوە تازانە کێن ئێستا ئێمە کاکەم دەبێت واقع بین ئەمە واقعێک کە ئێستا ئێمە تێیداین نەوتمان نەما ئەم 450,000 بەرمیلەی کە ڕۆژانە قسەیان لەسەر دەکرد و ئەم ڕۆبۆتە 500,000 ئەمە نەما کاکەوە تەواو بوو کۆتایی پیاد کەوتۆتەوە ژێر دەستی حکوومەتی عێراقی ئەمە واقعەکە دەبێت ئەمە تەواو قەناعەتی پێبێنینەوە ئێبە بەو 150,000 بەرمیلەی کە ماوە ناتوانین ئێمە موچەی خەڵک دابینکەین ئەگەر حکوومەتیش قسەکانی وەکو قسەکانی وتەبێژەکەی ئێمە بێ و ئامادە نەبن لەگەڵ بەغدا ئێمە مانگی داهاتوو یاخود ئەم مانگە موچەی فەرمانبەران نەدرێ مانگێکی تر نەدرێ من چاوەڕوانی یعنی من تەسەور دەکەم خەڵک بێتە سەر جادە و ئەوەی هەشمانە بڕوخێت ناکرێمە چاوەڕوانکەین حکوومەتی بەم شێوازە مامەڵە بکە کۆبوونەوەیان کردو من نازانم بەلاغی کۆبوونەوەکەیان چی بووە هیچ ئیشارەتیشان نەکردو بۆی کە ئامادەی دانووسانن لەگەڵ بەغا و شەرت ئەوان شەرت و شووددانن لەسەر بەغا بۆیە ئەگەر ئێمە دەستی حکوومەتە خۆجیەکان بکەینەوە بۆی ڕاستەوە خۆ بچن هەر کەسەوە بۆ شارەکەی خۆی بچێ پەیوەندی بکە و بتوانێت بژێوی خەڵکەکەی دا بکە کاکە وای لێ هاتووە کە تۆ سەرکردایەتی سیاسەکەت نەتوانێت بەرچاوڕوونیت باتێ نەتوانێت موچەت باتێ نەتوانێت ئەمنیەتت بپارێزێ نەتوانێت بژێوت دابین بکە مەجبوری تۆ بێتە خوارتر و بە خەڵکی تر بڵێ کاکە هەڵسن بەو ئەرکە و ئەوەی کە ماوە ئینقازی کرد بەڕاستی ئێمە حاڵەتێکی نەخوازا و هاتوۆتە ئاراوە بێ مەجبورین ئێمە هەر کەسێک هەر شتێکی پێ دەکرێت بێ هیممەت بکە ئەمڕۆ چاوەڕوانی ئەم دەسەڵاتە سیاسیە نەکەین چیتر